تاچەند حەز و ئارەزوتان لە خواردنی کۆن و کوردەواریە لەگەڵ خواردنی ئێستا چ فەرقی هەیە؟ وڵا زۆر جیاوازە خواردنی کەون خۆشترە عنی کوردەواری خۆشترە بە سوودترە بێ چێشەترە عنی لە ڕووی هەموو شتی خۆشە تام و چێژی فەرقی زۆرە بەس ئێستا ئەوەی ئێستا بۆ مندارەکان نایخۆن وەکوها قەدیمەکان یعنی دەگەدانینە ئێستا خۆمدارم هێ نایخوا بەس خۆم هەموو جەما ئەگە هەموو جەمام ئەو دوینە هەبی ئەوەی خۆم دوینی بە شیرێژێبی کفتەی سپی بێەوە دۆغاو کفتەی سۆربی دۆڵمەبی ئەو شانە لەگەدامە لەوانە ستام چێژ زۆرە ینی زۆر فەرقی هەیە جیاوازە لەگەر خواردنی دیکە گەنجی ئێستا ئەم دوو مندارم هەیە لەما لە گەرمەژە نایخۆن ئەو شتان هیچیان ناخۆن بەس خۆم سێدەمە بخۆ بە پیاوەکەم لێ بنیم هەر سێدەمە حەزم لێ هەیبی باش ئامۆژگاری چییە بۆ گەنجی ئێستا تەندروستی و خۆشترن وڵای ئامۆژگاریمە بخۆن یعنی بخۆن تەندروسترە باشترە بخۆن یعنی زەرری نییە نەوەڵڵا نەوەڵا زەرری نییە قازان هەیە زەرری نییە بەس ئەولادی ئێستا نایخوا چێشیانێ ئەری وەڵڵا نایخۆن حەزیشم لێ ئێستا لە کوڕەکانی خۆم دەرم مادەی ئاسون و نیە ڤیتامینی و نیە لە قالبی لەبەر چییە لەبەر خوانەکەی گۆشتی حیوان تێدا نایخۆن ئەوان باشە خەڵکی پێشتر تەندروستتر بوو بە هۆکار ئەوە نەبوو خواردنەکەی باشتر و تەندروست خۆماریان دەخوارد شیرێژ بوو ڕوونی خۆماری هەموو شتی خۆماری بوو ئەم بخۆم ساحیب هەموو شتی خۆماری بوو ئەوەمان ناخواری ئێستا